بینەر و بیسەر عزیزەکانم لا شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش. پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانی ئامادە و پێشکەشتان دەکەم. بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا تەرزا محەممەدمان کردووە کە بەڕێزیان مامۆستایی زانکۆن قسە و باسەکەین لەسەر خزمەت و پێگەیاندنی گەنجان لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا. مامۆستاگیان بەخێربەی، سپاس بۆی لێرە ئامادە بووی لەگەڵمان. زۆر سپاس بۆ تۆش. پێم خۆشە بزانم سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم بزانم پارتی دیموکراتی کوردستان لە ئێستاە تا چەند گرنگی بە بینینی گەنج بە داهاتووی گەنجیاوە. پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتایدا مەزرانێت تاوەکو ئێستا ڕۆڵێکی گرنگی بەرچاوی بە گەنج و ڕۆڵی ئافرەت داوە. لە دوایین کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستاندا لە ئەندامانی مەکتەبی سیاسی و ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەشێک لە لەقۆ ناوچەکانی حیزب کە هەمویان لە دو ئەو کۆنفرانس و کۆنگرەی کە بەسترا بەشێکی زۆر گەنج هاتۆتە پێشەوە. باشە بزانم لە بەرنامە و پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستان ئەو بەرنامە و پرۆگرامانی کە لە ڕابردووە هەیبووە ساڵانە وەک ئەزانین کە پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامە و پرۆگرامی جیاوازی هەیە هەم بۆ گەنج هەم بۆ قوتابی هەم بۆ ئافرەت و باست کرد. بزانم چۆن ئەیان بینیت چۆن ئەیان بینی کە چی کردووە بۆ گەنج ئەو کارانی کە کراون بۆ گەنج لە تۆموحی گەنجایە لە تۆموحی ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان کاری باشتر بکات بۆ گەنجان. بەدڵنیایە هەمیشە پارتی دیموکراتی کوردستان دەرگای خۆی واڵا کردووە بەڕووی گەنجە بە تایبەت لە قۆناغی ئێستاە کە گەنج داینەمۆی ئەگەر لە ڕابردوو گەنج داینەمۆی شۆڕش و بەرخودان و قوربانیدانی شۆڕشە مەزنەکانی کوردستان بوو بێت لە ئێستاە گەنج هێزی بزوێنەری هەموو ئەحزابە سیاسەکانی کوردستانەوە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان کە گرنگێکی بەرچاوی بە تەواوی گەنج و ڕۆڵی گەنج بینیوە لە ئۆرگانەکانی خۆیدا لە هەموو ڕێکخرا و لق و ناوچە حیزبیەکانی خۆیدا و دەرگایەکی زۆر فراوانی بەڕووی گەنجاندا کردوێتەوە. ئێستا لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا کۆمەڵێک گەنجی بەتوانە و خاوەن بڕوانە و پڕ ئەزمموی ڕۆشنبیری و کاریزمەی سیاسی هاتۆتە مەیدانەوە. ئەتوانین بڵین کە پارتی دیموکراتی کوردستان لە دو کۆنگرەی چواردە پارتێکی پڕ گوڕوتین و ئایندەی گەنج خۆیتیا ئەبینێتەوە. باش بەڕێزت وەکو مامۆستایەکی زانکۆ ئەمە چۆن ئەبینی لە ساڵانی ڕابردووە لە چەندەیەک پێش ئێستا هەمومان ئەزانین کە شۆڕش لە ڕێگەی بۆ نمونە چەکەوە هەمومان لە ڕێگەی چەکەوە شۆڕشیان کردو بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان بەڵام لە ئێستایەکو باست کرد لە ناو لق و ناوچە و کادیرانی پارتی دیموکراتی کوردستانە بە خۆشحاڵیەوە بوونی بڕوانامەی بەرز هەیە بوونی گەنجی خوێندەوار هەیە تا چەند ئەمە بۆ نمونە بابەتەکانێک لای ئەکاتەوە تا چەند ئەمە گرنگە کە پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی گەنجانە بێت تا چەند گرنگەکە لە ناو کادیران و لە ناو هەواڵانی پارتیە بۆ نمونە نیزبێکی گەنجی زیاتر بێت. ئێستا ئێمە دو کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان نزیکی 160 بەرەو سەرەوەی ئەندامانی مەکتەبی سیاسی کۆمیتەی ناوەندی و لقەکان گەنجن. ئەمەش وا ئەکا کە گەنج زیاتر ڕوون لە ئۆرگانەکانی پارتی دیموکراتی کوردستان کەنوە ئەو گەنجانی کە ئێستا هاتوونەتە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە لە دوای کۆنگرەی چواردە ساڵی 2000ەکانی تایە و پلە پۆستی سیادیان هەیە و خاوەنی بڕیارن لە ئۆرگانەکانی حەزب ئیتر کارگەری ڕێکخراو بێ بەرپرسی ڕێکخراو بێ هەر یەک لەمانە بەپێ ئەو توانە و لێ هاتووی خۆی لە بواری سیاسی بێ یاخۆ لە بواری ئەکادیمی بێ یاخۆ لە بواری ڕۆشنبیری بێتوانی وێتی خۆی پێ بگەێنێت و لە ناو ئۆرگانێک لە ئۆرگانەکانی پارتیدا جێدەستی خۆی دیار بێت کەواتە ئێمە ئەگەر لە ڕابردوو باسی ئەومان کرد کە شۆڕشمان بەچەک کردبێت چەندی شۆڕشی مەزنمان بەچەک کردو ئێستا ئەم شۆڕشانە لە ڕێگەی شەقام و لە ڕێگەی کادرانی سیاسی حیزبەوەکەین. زۆر باشە بزانم گرنگی پارتی دیموکراتی کوردستان بۆ گەنج هەر لە ڕابردووە بینراوە هەر لە سەرەتای دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان دوای چەند ساڵێک بیر لەوە کراوەتەوە کە ڕێکخراوێک بۆ قوتابیان ڕێکخراوێک بۆ لاوان دروست بکەن و هەڵە نەبم لە ساڵی 1953ەوە ئەو ڕێکخراوانە دروست بووە تا ئێستا ئەم ڕێکخراوانە چەندین نەوەی پێگەیاندووە چەندین کەسایەتی چەندین سیاسی کە لە ئێستاە قسەیان ئەڕوا لە ناو ژەقامی سیاسیە هەمویان ئەگە بڵم هەڵقوڵاوی ئەو ڕێکخراوانن. بزانم گرنگی دروستبوونی ئەو ڕێکخراوانە لەو سەردەمەدا لە ساڵانی 50کانەوە چۆن ئەبینی تا چەند گرنگ بووە لەو سەردەمایە گەنج کۆ بکرێتەوە بە تایبەت گەنجانی پارتی.
بەرزانی نەمێر لە کۆنگرەی سێمی پارتی دموکراتی کوردستان بڕیاریدا بە دامەزانی یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دموکرات کە لەو کاتەیە بە قۆناغێکی مێژووی سەردەمی زێڕینی گەنجدا ئەندرا چونکە ئاوێتێکردنی هەموو ئەو شۆڕشانە لە ڕێگی قوتابیان و لاوانەوە وەکو بەڕێزت ئاماژت پێدا ئەو قوتابیانە یاخۆت ئەو گەنجانەی کە لەوێ کاریان کردووە هەمیشە هەڵگری بڕوانامە یاخۆت هەمیشە هەڵگری ئەوە بوون کە بتوانن خزمەت بە ڕێبازی بەرزانی نەمر بکەنەوە لە ڕێگەی خەبات و زانست و تێکۆشانی خۆیانەوە توانیوانە لە ڕۆژگاری ئەمڕۆمانە کارکتەرێکی سیاسی یاخۆت کارکتەرێکی حکومی بەهێز بن و پێگەیەکی جەماوەری بەهێزیان هەبێت لە ناو پارتی دموکراتی کوردستان یاخۆت لە ناو حکومەتدا وەک لای هەمومان ئاشکرایەکێتی قوتابیانی کوردستان یەکێتی لاوانی دموکرات قوتابخانە بۆ پێگەیاندنی کادر بەتایبەت ئەو قوتابیانە یاخۆت ئەو کادرە سیاسیانەی کە لەو قوتابخانانە پێ ئەگەن جیاوازترن لە با بڵێن لە ئۆرگانەکانی تری حەزب چونکە لێرەدا وەک بەڕێز ئاماژت پێکرد لێرە ئەو کادرانەیە لەکایەوە کە کادرێکی زۆر بێر و چالاک و کادرێکی مەدانی لە ناو جەماوەران بۆیە هەمیشە یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دموکراتی کوردستان قوتابخانن بۆ پێگەیاندنی تەواوی ئەو کادرانەی کە ئەیانەوێت لێەوە ئاراستە بکرێن بۆ حکومەت یاخود بۆ حیزب. مامۆستا جەرزا وەکو مامۆستایەکی زانکۆ لە ئێستاە خوێندنەوە چییە بۆ ئەوەی کە لەو سەردەمەیە کە ئەم دوورەخراوە دروست کراوە ئەگەر حسابی بکەین تقریبان 73 ساڵ زیاترە یعنی کاریزمای دروستبوونی یاخودمانەوەی ئەم دوورەخراوە هەتا ئێستا لە چییە ئەبینی چونکە ئەگەر خۆمان سەرنج بنێرین ینی هەندێشت هەیە کاتین هەنێ ڕێکخراومان بینیوە هەنێ حەزبمان بینیوە کە کۆمەڵی خەڵکیشی بەدواوە بوو شتیشی بەدواوە بوو دەسەڵاتیشی هەبوو بەڵام ماوەیەکی کاتی بۆ پوکاوەتەوە بەڵام بۆنی مدامزراندنی 73 ساڵی ڕێکخراوێت کەم نییە بەڕاستی کاریزمای دروستبوونی ئەوە بۆچی ئەگەڕێنیتەوە تۆ مەسەڵەن چۆن خوێندنەوەیەکی بۆ ئەەکەیت هەر لە سەرەتای دامەزانی کە لە سەردەستی بەڕێز مەلا مستەفای بارزانی نەمر دامەزرا ئەم ڕێکخراوە گرنگی و تایبەتی ڕۆڵی خۆی پێدرا کەواتە ڕێکخراوێک نەبوو تەنها بۆ ناونان بێ یاخۆ تەنها بۆ دامەزراندنی بێ بۆ ماوەیەکی کورخایەن نەمێنێ ئەم ڕێکخراوە بە درێژایی مێژوو چەندین قوربانی هەبووە لە یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دموکراتە ئەو قوربانیانی کە لەو سەردەمەدا لە سەردەستی ئەوان ڕوویا ئەو شۆڕشانی کە لە سەردەستی ئەواندا کراوە ڕەنگە بە برایانی پێشمەرگە کرابێت و لەگەڵ ئەوەی کە درێژەمانەوەی ئەم دوو ڕێکخراوە ئەوەیە کە پارتی دموکراتی کوردستان هەمیشە باوەڕی بەهێزی گەنج و لاو هەبوو هەمیشە گرنگی پیاوە بەپێی بەرنامەسازی کاری بۆ کردەوە لەگەڵ ئەوەشدا هەنگاوەکانی یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دموکراتی کوردستان بە شێوازێکی دراسە کراو بووە واتە لە هەڵقوڵاوی با بڵێن ئەو دوو ڕێکخراوە لە ناو جەماوەرە ئەمە زۆر گرنگە چوان چەندین ڕێکخراوە و چەندین با بڵێن گروپمان هەبووە کە دامێکی مادی زۆر باش کراون کە ڕەنگە لایەنێک لایەنەکان گرنگیان پێیا بێ بەڵام لەبەر ئەوەی کە لە ناخی گەنج نەبووە بۆیە بۆ ماوەیەکی کەم توانیوەتی بەردەوام بێەوە دوایی لە ناوچووە بەڵام یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دموکراتی کوردستان هەمیشە بە شێوازێکی دراسە کراو هەنگاو بۆ پرۆژە و کار و چالاکیەکانیان ئەنێن کە ئەمە زۆر گرنگە چون لە بیرمان نەچێت لەبەر ئەوەی کە ئەگەر هات و بەرنمەیەک یا خۆت کارسازێکی باش بۆ بەرنمەکانیان بکرێ ئەوان ئەتوانن لەسەر پێگەی خۆیان بوەستن. زۆر باشە بزانم تا چەند پارتی دموکراتی کوردستان کە ئەم دوورەخراوە هەڵقوڵاوی ناو ناخی خۆیانەوە هەڵقوڵاوی ناو کادر و کادری حیزبی و پارتی دموکراتی کوردستان تا چەند پارتی توانیوێتی گوێگر و جێبەجێکاری مافەکانی لاوان و گەنجان بێ لە ناو پارتی دموکراتی کوردستانە بە تایبەتتر ئێمە بەشێکمان هەیە لە مەکتەبی سیاسی بۆ نمونە بەشی ڕێکخراوە جەماوەری پیشەیەکانە کە ئەندامێکی مەکتەبی سیاسی زۆرجار سەرپەرشتیەکە یاخود ئەندامێکی کۆمیتەی ناوەندی بەپێی بزۆرۆف کامیان سەرپەرشتی ئەو بەشەکەن هەمیشە ئەو کەسانەی کە لەوێ سەرپەرشتیەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دموکراتی کوردستانیان کردو کەسانێکی خاوەن پڕ ئەزمون بوون خۆیان ڕەنگە لە ڕابردوو لەو ڕێکخراوانە کاریان کردبێ وە گوێ بۆ داواکاری هەموو خواستی یەکێتی قوتابیان و یەکێتی لاوانی دموکراتی کوردستان ئەگرن بەپێی داواکاریەکانی ئەوان و سەردەمان واتە لەگەڵ گۆڕینی سەردەم یاخود لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە لە سەردەمی تاکەکاندا ڕوو ئەدا لە ژیانی تاکەکان بە تایبەت گەنجی کوردستان ڕوو ئەدا ئەوان گوێ لە داواکاری خواست و پێشهاتەکان یاخود گۆڕانکاریەکانیان ئەگرن
دەکردن بۆیە ئەکرێ بڵین ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان دەرگایەکی زۆر فراوان و واڵا هەیە بۆ ئەو دوو ڕێکخراوە و ئەوان جێدەستی خۆیان لە ناو کۆمەڵگا بە بیرۆکە جوانەکانیان بەکارە باشەکانیان کردوێتەوە. باش بزانم لە ئێستاە وەک ئەبینین خۆت مامۆستا تەرزا وەکوی چەند ساڵانێکە لە ناو پارتی دموکراتی کوردستانە وەکو کادرێک خزمەت بەم حیزب ئەکەی بزانم پارتی دموکراتی کوردستان تا چەند توانیوێتی کە ڕۆڵی هەبێ لە پێدانی پلە و پۆست بە گەنجان لە ئێستاە تا چەند گرنگە ئەو پۆستانە یاخود ئەو پلە حیزبیانی کە ئەدرێ بە کادیرەکان تا چەند گرنگە گەنج بەسەر بکرێتەوە. لە پێشەوە ئاماژەم پێکرد پارتی دموکراتی کوردستان لە دوا کۆنگرەی ڕۆڵێکی زۆر بەرچاوی یا بە گەنج کۆمەڵی گەنج هاتوونەتە پێشەوە لەناو ئۆرگانەکانی حیزبی ئێمەدا ئەو گەنجانە کە ڕەنگە 2002-2023 تێدا بێ و لە شوێنی بڕیاردانن واتە ئەو شوێنی کە ئەو کاریتیاکە شوێنی بڕیاردانە کەواتە پارتی ڕۆڵی بە گەنجاوە بۆ هاتنە پێشەوەی بە پێی ئەو میکانیزمی کە خۆی واتە ئەو گەنجە چەند ئەتوانێت خۆی دروست بکات لەناو ئۆرگانەکانی حیزبدا و لە با بڵێن جگە لەوەی کە لە ئۆرگانەکانی حیزب لە دەرو ئۆرگانەکانی حیزبیش پارتی لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لە ڕێکخراوەکانی تری کۆمەڵگەی مەدەنی کە هەمیشە هاوکار و پاڵپشتی گەنجان بووە. ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە پارتی دموکراتی کوردستان بەو تەمەنەی دوور و درێژەی کە هەیەی بە حیزبێکی گەنج بناسرێت بەدڵنیا و نزیکەی 79 ساڵە پارتی دموکراتی کوردستان خەبات و تێکۆشان نەکات و بەردەوامە لە خەباتکردن لە خۆرهەڵاتی ناوڕاست و بەتایبەت لە هەرێمی کوردستان ئەگەر ئەو گەنجانەی لەگەڵ نەبێت یاخۆت هێزی کارکردنی پارتی دموکراتی کوردستان بریتە لە گەنج ئێمە ئەزمون لە ئەو کەسانە وەرەگرین کە لە مێژوو داواتە لە ڕابردوو کاری سیاسی یاخۆ شۆڕشگیر بوون و لەوانەوە فێر ئەبین بەڵام بە شێوازێکی تر ئێمە بە شێوازێکی مۆدێرنانە کار ئەەکەین لەسەر ئەو پرۆسانەی کە لە بواری گەنجدا هەیە واتە پارتی هەمیشە بۆ ئەوەی کە بە گەنجی بمێنێتەوە بۆ ئەوەی بتوانێت خەباتی بەردەوامی زیاتر هەبێ هەمیشە پاڵپشتە بێ بۆ ئەوەی کە گەنج زیاتر ڕۆڵی پێ بدرێت لە ناوەندەکانی بڕیاری سیاسی لە هەمان کاتە لەو ناوەندانەی کە پارتی بە جومگەکانی دەسەڵاتی خۆی ئەزانێت کۆمەڵت گەنجی تێدایە کە جێگەی شانازین بۆ ئێمە. زۆر باشە کە باسی لاوانەکەین هەمیشە یاخۆت باسی قوتابیانەکەین پێم خۆشە باسێکی ئەوەش بکەین باسی ئافرەتانیش بکەین لە ناو ڕێزەکانی پارتی دموکراتی کوردستانە کە ئەوانیش بۆ خۆیان ساڵانێکە خزمەتەکەن لە چوارچێوەی ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستان بزانم تەرزەخان وەکو ئافرەتێک خۆت تا چەند لە کاری ڕێکخراوەیە ڕێکخراوی ئافرەتانی کوردستان ڕازیت وە تا چەند پارتی دموکراتی کوردستان گرنگی زیاتری داوە بە ئافرەتان. پارتی دموکراتی کوردستان هەمیشە قڵایەک بۆ پێشکەوتنی ئافرەت و قڵایەک بۆ ئەوەی کە ئافرەتان لەناو ئۆرگانەکانی حیزب و جەماوەری وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان ڕۆڵی پێیاون و ئەو ئافرەتانی کە ئەمڕۆ لە سکەتارێتی یەکێتی ئافرەتانی کوردستانن لە کۆنگرەیە توانیوانە ئەو پۆستە سیادیانەیان پۆستانە بەدەست بێنن لەم ڕای ڕۆڵی گرنگیان واتە ئەوان هەمیشە گرنگی بە ئافرەت ئەدەن بەتایبەت لە کاری ڕێکخراوەی و لە کاری حیزبیدا چونکە ئافرەت هەمیشە بە یەکێک لە کارکتەرە سیاسەکانی خۆی ئەزانێ تەنها پادروشم نا بەڵکو بەکردار ئێمە ئەندامی مەکتەبی سیاسی ئافرەتمان هەیە ئەندامی کۆمیتەی ناوەندی ئافرەتمان هەیە و کارگەری لقمان هەیە و بەرپرسی ناوچەی حیزبی ئافرەتمان هەیە کەواتە بەتایبەت لێرە ڕۆڵی جەنابی سەرۆک بەرز دەرخێنین کە هەمیشە پاڵپشت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین زۆر بە ئازادانە یاخود زۆر بە ڕاشکاوانە بیرۆ ڕای خۆمان دەرببڕین و ئەو پاڵپشت بۆ بەرەو پێشبردننی ئێمە. زۆر باشە بزە ئەم پرسیارەیانێت وەکو بەتایبەتر وەکو مامۆستایکی زانکۆلی ئەەکەم زانم بیرکردنەوە و ئاماژە چیە بۆ ئەوە لە دوایین کۆنگرەی یەکێتی لاوان و یەکێتی قوتابیانی کوردستان بوون بە یەک ڕێکخراو لە ئێستاە بزانم بیرکردنەوەی تۆ عنی گرنگ بوو ئەم یەکگرتنە تا چەند سەرکەوتووە بێ کارەکانیان بەڕای بەڕێزت وەکو مامۆستایەکی زانکۆ. یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکرات مێژوویەکی پڕ خەبات و سەروەریان هەیە ئەو
قوتابخانەیە یاخۆت ئەو دووڕێ خراوە پیرۆزە لە ساڵانی ڕابردوو تاوەکو ئێستا کۆمەڵێک کادری سیاسی حکومیان پەروەردە کردووە بە کۆمەڵگا ڕەنگە ئێمە کۆمەڵێک کادرمان هەبێ بەدەر لەوەی کە کادری سیاسی بێ کارکتەرێکی باشی حکومەتە لەو قوتابخانەیە پێگەیشتووە یەکگرتنی ئەو دووڕێ خراوە تەسەوورەکەم بەبێ دراسەکردن نەبووە واتە خوێندنەوەیەکی وردی بۆ کراوە هەم لە نێوان لەلایەن ئەو دووڕێ خراوە کە پێیان باش بۆ لەم قۆناغایە یەک بگرنەوە هەم لەلایەن دەستەی ڕێکخراوە جەماوەری پیشەیەکانی پارتیمان کە ئەوان سەرپەرشتی بەر ئەو دووڕێ خراوە بەڕێزە ئەکەن بۆیە شتێک نییە لە خۆیەوە کرابێت بەبێ دراسەکردن بەڵکو دراسەیەکی زۆر باشی ورد کراوە لە هەموو ڕێکەوە لە هەموو سێکتەرێکەوە واتە ئایا بۆچی باشە ئەم دووڕێ خراوە یەک بگرن و لە کامە قۆناغ یاخود لە کوێ زۆر زەڕورە لە چ سێکتەرێک لە سێکتەرەکان کار بکەن ئەگەر ئەم دووڕێ خراوە بۆچوونی ئەم دووڕێ خراوە پیرۆزە لە ئێستاە بە شێوازە کار بکە بیانەوێ زیاتر ڕەوتی یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دموکراتی کوردستان لەوەی کە لە ڕابردوو هە بەرەو پێشتر بەرن بەدڵنیایەوە زەڕورەتێکی مێژووی بوو لەم قۆناغەدا یەک بگرن. زۆر باشە بزانم ئەوەندەی ئاگادارین مامۆستا تەرسە لە ئێستاە چەند ساڵانێکە بەداخەوە دامەزراندن نییەوە بۆ گەنجیش بە تایبەتر هەر نییە زەم پارتی دیموکراتی کوردستان چی کردووە بۆ ئەوەی کە بەدیلێک هەبێت جێگرەوەیەک هەبێت بۆ ئەوەی کە گەنجان بخرێتە سەرکار ئەگەر کارەکە حکومی نەبێ بۆ نمونە کارێکی ئەهەلی بێ کارێکی دیکە بێت. پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هەوڵی بەدەستهێنانی تەواوی ئەو مافەکانی هەوڵاتیانی داوە بە تایبەت گەنج بۆ دەرچوانی زانکۆپەی مانگاکان ڕاستە پارتی وەکو حیزب ڕەنگە نەتوانێت دەرگای دامەزراندن بکاتەوە بۆ گەنج بەڵام وەکو ئەوەی کە بیرمانەچی ئێمە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە کەواتە هەوڵەکانی لە ڕێگەی بەڕێزیانەوە کە توانراوە لە کەرتی تایبەتدا جێگەی هەمووی نابا بڵێن بەشێکی زۆری ئەو دەرچووی زانکۆپەی مانگایانە لە هەرێمی کوردستان بکاتەوە کە بڕیارێکی زۆر گرنگی دەرکرد ئەبێ کۆمپانیەکان یاخۆت ئەو کەرتە تایبەتانی کە لە هەرێمی کوردستانە هەن بەڕێژی سەتا هەفتەی دەرچوانی زانکۆپەی مانگەکان بن وە کۆرتیش بن ئەمە وەکو پارتی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیە چونکە بەڕاستی وای کردووە کە ڕەنگە گەنج بێکار نەبێ بتوانێت مەرج نییە هەموو کەسێک بتوانێت لە حکوومەتدا دامەزرێ چون تەواوی سیستەمی جیهانیش وایە بەڕاستی ئێمە تاوەکو ئێستا ڕەنگە بەشێکی ئەو قەیرانانی کە تووشی ڕوبەڕووی حکوومەت و حکوومەتی عێراقیش بوو بێتەوە ئەوەی کە زۆری فەرمانبەرانمان هەیە بەڵام کارکراوە بۆ ئەوەی بتوانین لە کەرتی تایبەت جێگەی ئەو دەرچووی زانکۆپەی مانگایانە بکەینەوە کە هەرێکیان بەپێ پسپۆڕی تایبەت یاخود بەپێ ئەو بوارێکە خۆی لێ شارەزایە جێدەستی دیار بێ. زۆر باشە بزانین پارتی دیموکراتی کوردستان بۆ لە مەوضوع چییە کات بۆ گەنجان چ بەرنامە ڕێژێکی هەیە پێویستە چی بکرێ بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ هیچ کات پێشنیارتان نەبوو بۆ نمونە لەبەرەوەی کە یەکێکی لە کادرە پێشکەوتوەکانی پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی و مامۆستایەکی زانکۆیت هیچ کات ئێوە پێشنیارتان کردووە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە چی بکرێ بۆ گەنج چی باشە؟ ئێمە پێشنیارمان کردەوە پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش بە دڵنیایە گوێ لە بیرۆڕاو پێشنیارەکانی ئێمەوە گرتووە بەشێکی ناڵم هەمووی بەشێکی زۆری جێبەجێ کردەوە بەڵام پەشەوخان زۆری داواکاری گەنج وای لێ هاتووە کە لەم وڵاتەیە کە ڕەنگە بە موچەیەکی زۆر کەم نەتوانێت بژێوی ژیانی لەبەرەوەی بەئاسی ئابووری خراپە بژێوی ژیانی خۆی دیاری بکە بۆیە پێویستە یەکەم جار تاکێکی زۆر باش بنیات بنێن و پەروەردەیەکی زۆر باشی بکەین بۆ کۆمەڵگە بۆ ئەوەی ئەو گەنجە هاندەری بین لە ڕێگەی ئەوەی کە خۆی بتوانێت لەسەر پێیەکانی خۆی بوەستێ و لە هەمان کاتدا بیرۆکەی هەلی کاری ئەو یاخود ئەو بیرۆکانی کە لەلای ئەو گەنجانە هەیە ئێمە بتوانین بکەینە بوارەکانی جێبەجێکردنەوە ئیچ لە کەرتی تایبەت بێت لە حکوومەت بێ یاخود وەکو حیزب باشێکی زۆری کادری ئەم حیزبی ئێمە گەنجن وە پارتی دیموکراتی کوردستان دەرگای خۆی واڵا کردوێتەوە بۆی کە بتوانێت لە ڕێگەی گەنجەوە کارەکانی خۆی جێبەجێ بکە بەتایبەت لە سنووری پارێزگای سلێمانی لەگەڵ ئەوەشدا ئێمە چەندین گەنجی بەتوانەوە لێ هاتوومان هەیە کە توانیوێتی خاوەن بیرۆکەیەکی زۆر باش داهێنەرانە لەسەر پێیەکانی خۆی بۆستێ لەسەر ئاستێکی ئابووری مامناوند بتوانێت گرنگی بە پرۆژەکانی خۆی یاخود بە بیرۆکەی خۆی بدا قۆناغ بە قۆناغ ڕەنگە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە
بەشێکی بچووک قەرزی بچووکیش هەبێ بۆەوەی کە ئەوان بتوانن وەری بگرن و ئیسفادەی لێکەن هەموو ئەمانە ڕەنگە بەشێک لەو داواکاریانەی هاوڵاتیان یاخۆت گەنج بوو بێ بەشێکیش لەوە پێشنیارە گرنگانەیە کە کادری سیاسی پارتی دموکراتی کوردستان هەم بۆ حکوومەت هەم بۆ حیزبی کردو. باش تەرزەخانووک و مامۆستایەک هیچ کات لە گفتوگۆیان نەبوون لەگەڵ قوتابیەکانە دڵنیام قوتابەکانت تەمەنێکی کەمیان هەیە ئەوانی کە تازار چنە زانکۆ تەمەنێکی ئەنی مناڵیان هەیە 19 ساڵێک سەرەتای تەمەنیانە هیچ کات نەکەوتونەتە گفتوگۆ بۆ نمونە باسی ئەوە بگرێ بزانن داواکاری گەنج لە ئێستایە لە چیایە چونکە هەندێک داواکاری هەیە بۆ نمونە جێگیرە هەندێک داواکاری هەیە بە پێی جیلەکان و بە پێی سەردەمەکان ئەگۆڕێ لە ئێستاە داواکاری گەنج زیاتر لە چ شتێکە خۆی ئەبینێتەوە. بەشێخان ئەکسێرێت داواکاری گەنجی ئێمە کە بەداخەوە ئەیلێم ڕەنگە لە ڕابردوو ببێتە دیاردەیە ئەوە ئەزانێت کە ئیتر دەچووی زانکۆ بێ ئەبێ یەکسەر ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تاعین بکرێ کە ئەمە شتێکی وانە بۆیە ئەکرێ ئێمەی کادری ئەکادیمی لە بڵین لە زانکۆپەی مانگاکانەوەکو مامۆساوەکو فەرمانبەر یان هەر کەسێکی تر بێم ڕوونکردنەوەیەکی زۆر باش یاخۆت پەروەردەیەکی زۆر باشی ئەو کادرانە بکە ئەو گەنجانەکە کە پێویست ناکات تۆ هەمیشە پشت بە کەسێک ببەسی کە ئەوش حکوومەتە بۆی تۆ ئەکرێ بەپێ ئەو بڕوانامەی خۆت بەپێ ئەو بۆچوونەی خۆت کە هاتیانی تۆ تا چەند ئەتوانی بیرۆکەی داهێنەر لە بوارەکەی خۆتا بکەین من مامۆستای ژمێریاریم من قوتابیم هەیە بەر لەوەی کە قۆناغی چواری سانکۆ تەواو بکە چۆنەڵی ژمێریارێکی زۆر زۆر سەرکەوتو یاخود محاسیبێکی زۆر سەرکەوتووە لەوانەیە خەڵکێک بڕوانامێکی زۆر لەوە بەرزتریشی هەبێ نتوانێت وەکو ئەو بیکە چووکە حەز و خولیای تاکە کە خۆی تیا ئەبینێتەوە ڕنگدانەوەی هەیە بۆیە زۆر گرنگە گەنج یاخود ئەو تاکی کۆمەڵگایە بەپێی حەز و خولیای خۆی کار بکە چواگەر هات و حەز و خولیای خۆی لە بوارێک لە بوارەکان ڕنگدانەوەی هەبێ دڵێمنەوەی کە ئەتوانێت بیرۆکەیەکی زۆر جوانتر داهێنەرانتر بتوانێت قۆناغی لە قۆناغەکان ببڕێ داواکاری گەنج بەداخەوە ئێلەم لە ئێستایا ڕەنگە داواکاریەکانیان زۆر بێ بیل لەوە ناکەنەوە کە ئەم داواکاریانە کە پێویستە قۆناغ بە قۆناغ ستێپ بە ستێپ بیبڕن لەو وایە تر کە هاتە دنیای زانکۆوە یاخود پەیمانگا کە زانکۆ پەیمانگای تەواو کرد ئیتر ئەو دنیا ڕوون و ئاوێنە ڕوونەیە کە پەنجەرەکان بۆ ئەو کراونێتەوە جادەکە گوڕێژ کراوە ئێتە خاوەنی بڕوانامەیە ئەبێ موچەیەکی هەبێ نابێ ماندوو بێ نەخێر بەداخەوە ئێمە نەمانتوانیوە دایک و باوکیش بەشێکن لەمەکە نەیتوانێ و تاکێکی باش پەروەردە بکە و بەشێک وەکو ئێمە مامۆستایان و وە کۆمەڵگەی مەدەنیش نەمانتوانیوە تاکێکی باشی تەندروست بۆ کوردستان پەروەردە بکەین چکە ڕەنگە زۆرێک لە داواکاریەکانی ئەوان بە کولفەیەکی زۆر کەم تێچوویەکی زۆر کەم بتوانێت پرۆژەیەکی زۆر گەورە بکات بەڵام بەشێک لە داواکاریەکانی ئەوان خەونێکی زۆر گەورە ئەبینن کە ئیتر وا ئەزانێت تر زانکۆی تەواو کرد ئەبێ ئەم دەرگای خەونانە بە ئەو حکوومەت یاخود حیزب یاخود خانەوادەکانیان بۆ ئەوان بیکاتەوە بەبێ ماندوو بوون لە ڕاستیدا شتی وانە چکە لە هیچ وڵاتێکی دنیاە ئەگەر ماندووبوونێکی باش بەدەستنێنی ناتوانانی سەرکەوتوو بیت. زۆر ئەستا مامۆستا تەرزە من پرسیارێکی ئەو تۆم نەماوە لە کۆتاییە بزانم تۆ بەڕێستان وەکو مامۆستایەک ئەزمموی چەند ساڵت هەیە کارکردن لەگەڵ گەنجان بزانم پێشنیارت چییە قسەت چیە لە کۆتاییە بەتایبەت بۆ گەنجان پاشە خوانگیان وەڵی من تەمەنای ئەوە کەم ئێمە بتوانین بە هەمومان هەموو ئەو گەنجانەی کە لە کوردستانن خوشک و برای ئێمن ئەزیزی ئێمن و بەپێی داواکاریەکانی ئەوان بتوانین داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکەین و بتوانین تاکێکی باش بۆ وەفا ئیمتیمای بۆ نیشتیمان هەبێ بۆ خاک هەبێ بۆ سمان هەبێ تاکێک پەروەردە بکەین کە ببێتە جێگەی شانازی بۆ ئێمە بەداخەوە ئەیڵێم کە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا ڕەنگە شەقامەکان بەشێک لە شەقامەکان بەشێک لە میدیاکان ببێتە هۆکاری ئەوەی کە گەنج بەرەو ئاراستەیەکی خراپ بەرن ئەگەر ناگەنج یاخود تاکی کورد تاکێکی زۆر باش و چۆنەڵێ تاکێکی هی ئەوەن کە تۆ پشتیان پێ ببەستی دڵیامنەوەی کە ئێمە ئەگەر بتوانین لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ ئەو گەنجانە بکەین ڕەنگە بەشێکیان گفتوگویان لەگەڵ کراوە چەندین پرۆژەی داهێنەرەیان پێشکەش بە حکوومەت کردووە پێشکەش بە حیزبەکان کردووە پێشکەشی کۆمەڵگە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کردووە پێیسمان زیاتر بەوەی ئێمە ئاشنابین بە ڕۆحی ئەوان یاخود ئاشنابین لە ناقی ئەوانە زین داواکاریەکانی ئەوان چین و چۆن ئەتوانین ئێمە جێبەجێ بکەین
زۆر ڕاستە دووبارە زۆر سپاس بۆ خات و تەرزە محەممەد کە بەڕێزیان مامۆستای زانکۆن ئەمڕۆ لای ئێمە میوان بۆ قسە باسمان کرد لەسەر خزمەت و پێگەیاندنی گەنجان لە ناو پارتی دموکراتی کوردستان تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.